بەڕێزێکی تر ئەپرسێ گەر کەسێک تەمەنی 85 ساڵ بێت گورچیلەکانی کەمێک پوکابێتەوە نەخۆشی دائالملوکی هەبێت شەوانە تابانی چەند جارێک بچێت بۆ تەوالێت بەهۆی میزکردنەوە خەوی نەبێت و چەند جارێک میزەکەی بۆ ڕانەگیرێت و پێشتر ویرا و کریاتینینی زۆر بەرز بوو بێت زەختی بەرز بوو بێت پێویستە کە سەردانی دکتۆری کرد چ پشکنینێک بکات و پیشانی دکتۆری بدات ئەزێت نەبێت ناوی پشکنینەکانمان پێ بڵێیت و حەبی زەخت و شەکرەی هەیە بەڕێزەکەم ئەم چارەخوازە بەڕێزە تەمەنی هەیە تەمەنی 85 ساڵا گورچیلەکانی سست بووە بەپێی ئەم گێڕانەوەی بەڕێزت باشتر وایە پشکنینی یوریا و کریاتینین و یوریک ئەسید و سۆنارێک گرنگە بۆی بکرێتەوە بزانین ئایا ئەم میز زۆرکردنەی میزکردنی سەرڕێژە واتە میزی گیراوە و سەرڕێژە یاخۆت زیادە میزکردنە میزە چورکەیە ئەمە باشترە سۆنەرێکیش بکات و لە نزیکەوە ببینرێت بەڕێزم و ئەم کەسە باشترە چی خواردنێک بخوات بە نمونە پێمان بڵێیت ئەم کەسە باشترە ڕێژێکی زۆر شلەمەنی بخوات سەوزەوات بخوات کەمکردنەوەی پرۆتینە حیوانیەکان بۆ ئەم کەسە پێویستە لەبەر ئەوەی خۆی دائالملوکی هەیە بۆ ئەوەی ئەگەری دروستبوونی بەرد و کار نەکاتە سەر جونگەکانی ئاو خواردنەوە تا چەند سوودی هەیە بۆ ئەم بەڕێزە بەڵێ ئاو خواردنەوە سوودی هەیە بۆی